ئایا بیستم لە دادگای حەقیقەت و لەبەر دەرگای خۆشەویستی هەتا سحری خواپەرستی لە نێو گەروی فلودێکی مەست و ناڵەی دەفێکی عاشقا لەسەر گۆنای گەڵای باخچەیەکی شەرمن و بەناو چاوی سەحەرێکی بێدەنگەوە لەو ڕۆژەوە من و هەموو پیاو چاکانی کۆڵان من و هەموو ڕێبوارانی ڕێگای عشق من و هەموو ئازارەکان من و هەموو ئاوازەکان من و هەموو وەستێرەکان تەکیە و من و ئیمانداران بە یەک کۆرس بۆ یەک پرس بەبێ ترس بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ و بە یەک سەنگ مرحبا مرحبا أيا شهر رمضان مرحبا مرحبا أيا شهر الخير بركة والإحسان مرحبا أيا شهر التراويح والتسبيح والتهليل وتلاوة القرآن مرحبا فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران لفريني كوتريكي بالنخشي ناديتم لسر لێوی زەمزەمەکەی ژێر پێی هاجر لە گوڵزاری ڕەوزەی دڵدا لە زەردەخەنەی ڕووی دڵدا لە هاژەی شەپۆلی ڕووبارێکی یاخی و لەبەر تیشکی ئەستێرەیەکی پرشنگدار لە پێکەنینی دوو دڵدار لە هەنسکی گریانی پیری کەفتەکار هەل لەم سەری زستانەوە هەتاکو ئەو سەری بەهار بۆ بەرامەی گەیشتە من لە نیگای شەوی پێنجشەممە خۆم هەڵوە ئەسی بە تاقی بریسکەیەکا و لەو دەمەوە ئەیا شەهر التراویح والتسبیح والتهلیل والتلاوة وقرآن مرحبا 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 أيا شهر التراويح والتسبيح والتهليل وتلاوة القرآن مرحبا فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران. خۆشەویستانی گڵشەنی شەعر لەم مانگە پیرۆزەدا سڵاوێکی پڕ جوانی و خۆشەویستی و پیرۆزی ئاڕاستی یەک بە یەکی ئێوەی بینەر و بیسەری خۆشەویستەکەین لە گەڕیان میدیاوە خۆشحاڵین کە بەرنامەی دوا بەرنامەکانی گڵشەنی شەعر ئەکەوێتە ناو مانگی پیرۆزی ڕەمەزان و دەتوانین بابەتێکی عرفانی پێشکەش بە ئێوەی خۆشەویست بکەین. ئازیزانی ئێمە ئازیزانی گڵشەنی شەعر سڵاو و عشق و ڕێز ومێدەوارین کە لەم مانگە پیرۆزەدا دڵی هەمووتان لێوان بێ لە ئەوین و لە محیبەت و ڕۆحتان پڕ بێ لە سکوونەت و لە ئارامی بە خۆشحاڵیەوە گڵشەنی شەعر دووبارە لە خزمەتیەوەی خۆشەویستدایە ئەلبەتە ئەم بەرنامان بۆ ئێوەی بەڕێز و ئێوەی قەدرگران ئامادە کردووە بە میوانداری شاعری خۆشەویست مامۆستا سەرۆر خەمبەر. مامۆستا سەرۆر زۆر زۆر بەخێر بیت. سەرەتا دەستان خۆش بێ سپاسانەکەم سپاسی گەڕگەن میدیاکەم بۆ بەرنامەی گڵشەنی شەعر هەڵبەتە گڵشەنی شەعر ناوی خۆی بەخۆیەوەتی و سپاسی بەڕێزت کاکاش و چەمخارە و خات و ئارەزوو مەحەممەد و کاکڕێبازی کۆنتترۆل دەستان خۆش بێ بۆ ئەم بانگێشە و سپاسانەکەم. بەخێر هاتی سەرچاوان با من پێش شەعر یەک پرسیاری بچوو بکەم با نەڵێم باوە خەمبار ناوە شعریەکەیت ناڵێم بەس پێم بڵێ لە چی خەمباری بەبزانم ئەم پرسیارە لە کەم چاوپێکەوتن وە لە کەم مەسەلەن کە من قسەم لەگەڵاکرابێ سەبارەت بەو ناوە یەک وەڵام هەبووە ئەو غەمبارە مەرج نییە لە ڕنگدانەوەی لە خودی سەبەر غەمبارە بێت دەوروبەرەکەم و نیشتیمانەکەم کەوتم نیشتیمان یعنی گەلەکەم بەڵام تەسیراتی لە سەتی لەسەر ژیانی خۆم هەیە کەواتە خەمبارە بە هەموو ئەو ڕووداوانەی لە ئەو حەدەسانەی ئەو ڕووداوانەی کە لە چواردەورایی بینین و ڕوو ئەدەن و کە چاوەڕوانی چکان ڕوو بدەن. جا ئارزوخانێکشتی زۆر خۆشەیە لەسەر ئەوە لە کۆڕێکا بین ساڵی
2013 بیر بوو کاکە سەرۆری خۆشەویست باشی بیرە لە مۆزەخانەی نیشتمانی ئەم نەستورەکە بوو مامۆستاکی بەڕێز بە میوانەی هاتبوو ئیتر لەسەر مێزێک هاوڕێیان دانیشتین زۆر جار پێشتر دانیشتین گفتوگۆیە دەبیمانە کرد ئاسایی مامۆستاکە لە هەولێرەوە هاتبوو بە ڕێزەکانمان پێ ناسان کاک سەرۆی خەمبار فلانە کەس تەنیا فلانە کەس زامدار فلانە کەس وتی کاکەم بۆ نەخۆشخانە هاتوو یا بۆ لای شاعران و خۆشەویستان هاتوون بەڵام ئەلبەتە ئەمەش ڕنگدانەوەی ئەوەیە کە ئاڵێ شاعیر هەمیشە لای خەم و حەسرەت و بێتاقەتی و گریان و نووسەرەوەی ئاسار و میحنەتەکان ئەگەر شاعران کۆکرێنەوە ماڵێکیان هەبێ ئەبێتە خەستەخانە خۆی ڕاستە بێتە خەستەخانە بەڵام شاعریش پێم وابێ لەقەب ئەیهێڵێتەوە جوانە مثال لەو شاعیرە گەورەکان هیچ چانای خۆیان نییە ئەوە نالیە ئەو ماهویە باشە مەرجە ئەبێگە مەرج نەبووە ئەوان نیانەکە کاتی خۆی لەبەر ئەوەی کە باری سیاسیان یان حاڵی ئەوەی کە چۆن بڵێ لە ڕووی دینەوە ئەوان زۆرتر قوڵبوونەتەوە ویستویانە بەو جۆرە نەناسرێن بە ناوێکی ترەوە هەبن ناوی خۆیان دینیەکە بووە ناوێکی تریان داناوە بۆ شعریەکە ئەمە هۆ کار بووە بەڵام ئیسە بوو ئێستاش کوڕێکی بەشە بێ زۆر ئەبێ وەکو سیاست نای خۆم هەموو گۆڕی لەبەر کۆمەڵە شوێن نەچین بۆی نەزانی چی سیاستی ماڵەوە یەک حاڵەتی تریش هەیە خاتون من خۆم ئاگاداری ئەوم بە تایبەتی ئەمەیان لە ناو خانمانە یعنی چۆن بڵێ ئەمە زۆر بەناوە هەندێک خاتون هەن بەداخەوە بە هۆی عرف و عادەتەوە خێزانەکەی چۆنت پێ بڵم خانەوادەکەی پێیان خۆش نییە دەرکەوێت پێیان خۆش نییە بەرەمکانی ڕەتەوە خەڵکەوە ناچار بۆ کاکت سێبەر هەمی هەیە هیچیان بەناوی خۆی نیە کاک سەرۆر هەمووی نازناوێکی شاعریە لە پێش باگراوندی ئەم نازناوەوە هاتووە شعرەکانی بڵاوە کاتەوە کۆمەڵێکیش ناوێرە ناوی خۆیان ڕاستی بدەن لە دەوروبەرەکەی ترسێت نەک ئایلەکەی دەوروبەرەکەی بەڵام شاعریش هەیە ناوی خۆی ئەڵێ و ناسراوی بەڵام ئەتا بە کەم کەس دراوە کەم کەس هەیەی و جورئەتە ئافرەتێک بەڵام بە ناوی خۆی و بە شعری خۆی و بێتە سەر کەناڵێک و بێتە سەر یعنی کتێبێ دەرکا بۆ ئەم سەردەمی ئێستا و جورئەت کاک سەرۆیان لێ شیانکەڕێت چیڵێن با بڵێ کاکە من چەبغاران توار پێم بڵێ چەمەگیان کاکە گیان ئەوان نیوەی کۆمەڵن زۆر قسەکەی نوێگەیشمانە بن بچینە لای شارێکە تایبەت بێ بە ئەم مانگە پیرۆز و مانگە جوانە کاکە ڕێبازی خۆشەویست بە مۆسیقا جوانەکانی هاوکارمانە با مۆسیقا بۆیە خۆشمەوێت ڕەمەزان مانگی خێر و بەرەکەت هیوای هەژار و دەور و بەرەکەت مانگی خواناسی و پڕ لە عیبادەت بێڕسق نابین بیکەی حەرەکەت مانگی قورئان و پرشکۆ و قەدر مانگی قورئان و پرشکۆ و قەدر مانگی ڕووناکی دڵە بۆ سەدر مانگی تۆبەیە و خوددا پەرستی مانگی لابەری سزاییە و قەبر مانگی تەرکدان لە مەی و مەستی مانگی تەرکدان لە مەی و مەستی مانگی ئارامی و بێڕق و پەستی یاخوا بەخێر بێ ئاوەدانی دڵ مانگی ساڕێژی برینی خەستی بەخێر هاتی بەخێر هاتی مانگی پیرۆزی موسڵمانانم مانگی تێربوونی هەژار بێنانم بەخێر هاتی تۆ مانگی تەبایی لە پێشوازیتدا لە پێش هەموانم ڕەمەزان مانگی زەکات مانگی زەکات و پڕخێر و شادی ئای چەند پیرۆزی دایم لە یادی مانگی پڕ زکر و پڕ لە ئیجابەت لەبەری خەمی دڵ نامورادی تۆ بەخێر هاتی تۆ بەخێر هاتی سەردڵ و چاومان تەمەنا دەکەم نڕۆی لە ناومان
تۆ بەخێر هاتی سەر دڵ و چاومان تەمەنا دەکەم نەڕۆی لە ناومان پیرۆزیت بۆتە هۆی گەڕانەوەی گەورە و بچووک و هەمنەوەی لاومان پیرۆزیت بۆتە هۆی گەڕانەوەی گەورە و بچووک و هەمنەوەی لاومان ڕەمەزان یاخوا بەخێر بێت بەم شارەش لەگەڵتان بەردەوامە بووم تیری ئەجەل نەجاتت نابێ لە مردن کە ئەجەل تیر بە نەجاتت نابێ لە مردن کە ئەجەل بەهاوێ تیری یاسایەکی دادپەروەرە ناپرسێ شێتی یا ژیری لە هەر کوێی ئەم ژینەدابی کە بە کۆتا هات ڕۆژگارت مەرگ بەرۆکت پێدەگرێ ئیتر هەژاری یا میری بۆ ڕەسوول کە نەما ژیان بۆ تۆش هەتاک و سەر نامێنێ بۆ ڕەسوول کە نەما ژیان بۆ تۆش هەتا سەر نامێنێ کە هەڵوەری گەڵای عومرت ناپرسێ لاوی یان پیری مردن ناوەسێ لە ڕاوی مەڵێ ناگا بە من دوورە مردن ناوەسێ لە ڕاوی مەڵێ ناگا بە من دوورە ئەمڕۆ ئەوە پەلەی نییە سبەی تۆ دەبێنێ چیری مرۆڤ دەبێ بە ئاگا بێ لەوەی ڕۆژێ بەلادادێت مرۆڤ دەبێ بە ئاگا بێ لەوەی ڕۆژێ بەلادادێت چونکە مردن حەقیقەتە نابێ قەت بچێ لە بیری ئەگەر هەد بێ هەموو دنیا بە ماڵ و مڵک و زێڕەوە لەگەڵ خۆتدا نایە بستێک وا مەزانە ئێستا گیری کە بۆ ڕەزامەندی خودا هەڵودا بگەی بە جەنەت فکرت بۆ خراپە نەچێ ئامان قەت نەکەی تەکبیری نەچی ملکەتی ئیبلیس بی نەچی ملکەتی ئیبلیس و ئەمسالەکانی بی هەرگیز دۆزەخت بۆ ئەخڵقێنێ دوژمن هەیە دۆزەخت بۆ ئەخڵقێنێ دوژمن کوا هەیە زەمیری هیچ شتێک بە کەڵکت نایە جگە لە کردداری چاکە گۆڕ بە جۆرێ ئەتاسێنێ نادنێنێ عەقڵ و خەبیری قەت مەڵێ نەفامە غەمبار قەت مەڵێ نەفامە غەمبار ئامۆژگاریم بگرە لە گوێ مەهێڵە گەردێک لە دڵتا لەگەڵ هەر کەس کە زویری مەهێڵە گەردێک لە دڵتا لەگەڵ هەر کەس کە زویری يا رسول الله يا شاي مدينة يا شاي مدينة هركز عاشق دا دلي مشكينا دلي مشكينا يا رسول الله يا شاي مدينة يا شاي مدينة هركز عاشق دا دلي مشكينا دلي مشكينا مامۆستاگیان بەخێر بێتەوە دەستت خۆش بۆ شارە زۆر جوانانەی پێشکەشت کردین پێم خۆشە مامۆستا لەو پرسیارەوە دەست پێ بکەین پەیوەندی نێوان شاعیران لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزانە ئایا مانگی پیرۆزی ڕەمەزان تا چەند کاریگەری هەبوو لەسەر شاعیران کە شارەکانیان بنەخشێنن ئایا تا چەند ئیلهام بەخشە بۆ شاعیران بۆ ئەوەی
شعرەکانیان بە تایبەتی لە بواری دین و لە بواری عرفانیەت بنووسنەوە. بەڵێ ئەلبات ئەوەندەی کە من دەستم ماوەتە نووسینی شعر ئەتوانم بڵێم 20 ساڵە بێ، بەڵام ئەوەندەی کە هاتوومەتە ناو دنیای ئەدەبی شعری و بەر مایک و بەر کامێرا و بەر بینەر و بەرچای بینەر نزیکەی 13 ساڵە. لەم 13 ساڵەدا ئەوەندەی من متابعەم کردبێ و ینی ڕوانی بێتم لە کەناڵەکان و لە فەیسبوک و لاپەڕەکانی فەیسبوک و ئینستاگرام و ئەمانە تا ڕادەیەکی باش خەڵک حرمەت لە مانگا ئەگرێت و تا کۆمەڵی شت هەیە کەمی ئەکاتەوە بکو شعری ئەوینداری و یاخود کۆمەڵی وێنە و ئەو شتانە لەبەر حرمەتی ئەم مانگا کەمی کردوتەوانێ. بەڵام هەشە خۆی قەناعەتی بەو ڕۆژ و بەو نوێژ و تەنانەت بڵام هەیە بڕوای بەخواژ نییە، یعنی ناکرێ من کەسێک کە بڕوای بەخوا نەبێت چۆن قەناعەتی پێکەم کە بە ڕۆژوو بێ، ئەمەش هەیە هەر لە فرێندیشمە و ئاە. بەڵام ئەنی بەڕادەیەکی باش بەرچاو ئەبینین لاپەڕەکانی فەیسبوک لاپەڕەکانی ئینستاگرام هەتا تیکتۆکیش حرمەتێکی زۆر جوان و پیرۆزیان لە مانگە گرتووە و واجبیشە لەم مانگەیە هەمومان، یعنی مەسەلەن ئەوە بن ئەو لاپەڕێ وا بنەخشێنی وا بنوێنین کە خەڵک بزانێ ئەم مانگە مانگێکی پیرۆزە کە ئێمە نووسەرین و شاعرین، یعنی ڕێزگرتنی ئەم مانگە من بە ئەرکێکی سەرشانی ئەزانم بۆ هەموو مسلمانان و غێری مسلمانیش. من ئەزانم غێری مسلمانیشە هەیە مەسەلەن حرمەتی مانگی گرتووە. کاک سەروەر پێشوازی خەڵک چۆنە لە شعرە ئاینەکان، پێشوازی خەڵک چۆنە لەم شعرانە بەتایبەتی لە مناجاتە دینیەکان پێشوازی خەڵک چۆنە بینی؟ ئەبینم خەڵکێکی باش الحەمدولillah بۆ ئەم مانگە پیرۆزە شعر و مەسەلەن وتەی جوان و مەسەلەن سرودی جوانی هەیە مەسەلەن بۆ ئەم مانگە ئەمە جێگای دەستخۆشیانە مسپاسیانەکەم لێرەوە وەکو وتم ڕێزگرتنی ئەم مانگە بەڕاستی ینی ئینسانەتی خۆت دەرەخات، ویژدانە ویژدان تۆ لە مانگە ڕێزبگری ویژدانی خۆت مرتاحەکەی ئەڕڵەو نایە تۆ تا ساڵێکی دچێت تۆ پێگەیتەوانێ. وشەگەلێکی جوان هەنێ داڕشتن و ڕیزبەندی شتی جوان هەبوو لە بابەتەکانی توە لە شعرەکانی توە عیرفانی یاخود سۆزداری هەڵەبژێری تەبێ بڵێ کامیان نزیکترە لە ڕۆح کامیان تۆ ئارامتر ئەکاتەوە؟ وەڵاهی خاتون جان خۆی عشقیش یعنی مثلەن تۆ کە عاشق بوویت مرز نییە عاشق بووی بۆ کەسی بەرامبەرت کە ڕەگەزم مێبێ یان مەیەک بۆ لێر عشق جوانترین یعنی چۆنەڵێ دەستکەوتە ئەگەر هەت بێ. یعنی سام من هەزانم کە عاشقا عاشقی خوددا و عاشقی مەسەلەن پەیامبەری خۆشەویست و دین و قورئانە. بەڵێ بەم پێەیە ئەگەر بکەویتە داوی عشقەوە ڕەنگە زیاتر ئەوە باڵبەسەتە بکێشە کە شعری مەسەلەن ئەوینداری زیاتر باڵ مەسەلەن بەسەر تۆیان زاڵ بێ. بەڵام ئەگەر چوتە حیاتێکی ترەوانێ یان گۆڕانکارێکی بەسەر ژیانی خۆتایەنە ڕەنگە شعر عیرفانیەکان من لە هەردووشە ئەتوانم بڵێم ینی ئاوار ڕام گرتووە ئەو سەنگم گرتووە هەم عیرفانیەکان و هەمیش ئەوینداریەکان چکە لە هەردوو بابەت مەسەلەن تێگەشتنم بۆی هەیە. کەم تا زۆر ئەوەی کە خوێنەری بابەتەکانی تۆ بم زیاتر کلاسیک ئەنووسی شاعران دەکرێت لەم سەردەمی نوێدا کلاسی بنووسن چونکە ئەوەی کە باوە ئێستا ئەڵێن شعری حۆڕیا خۆ شعری نوێش ئەم شعرانی کە تازەن ئەمانە باوترن زیاتر بۆ ئێستا زۆر خەڵک خۆی نایاتە بابەتە کلاسیکیەکان کە بەداخەوە کلاسیک کە قوتابخانێکی گەورەتر و جوانترە. تەسەوور کە ڕەنگە ئێستا منەوە قساکەم زۆر لە هاوڕێیان جوان لێبێ من کاتێکە یەمە لاپەڕەکانی فەیسبوک کە هاوڕێکمە بینم شعرێکی نالی شعرێکی حەمدی شعرێکی ئەحمەد موختار جافی دابەزانوە وا هەستەکەم ئەلەو جێگەی کە یا ئەو موقعە من وا هەستەکەم ئاڵتوونێکم دۆزیوەتەوە هەست ناکەم شعرە یان دەدڵ مەکاتەوە ئەو شعرە کلاسیکانە چونکە بۆ دووشتە یەکەم حەزێکی خۆمە کە ڕێچکەیەکە گرتوومە دوو لیتی ئەگەم بەڵام زۆر لە نووسەرەکانی ئێستا لەگەڵ ڕێز و حورمەتم ئەوش طبعا ئینسان ئازادە لەوەی چۆنە نووسێ ناتوانن ینی مەسەلەن بەگشتداچوونەوەی شعری کلاسیک فکرەیەک و مەشغوڵەتێکی زۆری ئەوێ
تۆ پێت وانە بێ کە من شعرێک ئەنووسم بە ماوەی ڕۆژێک یا 2 ڕۆژ من شعرم هەیە 23 ڕۆژە خەریکم هێشتا تەواو کردووە بەڵام بەدڵم نییە ئەمەوێ کە هاتە بەردەمی چاوی بینەدار و گوێی خوێنەران ئەوەی کە گوێی لێگرن ینی وابێ بڵێ ئەمە شعرە نەک بڵێ وشە ڕیزکردن باشە ئەو تێکستانە کە چەند ڕۆژێک زیاتر ئەخیانێ بۆ نووسینی هەست ناکەی زیاتر خودی خۆتە وەک لەوەی کە شعرێکی تربێ ڕەنگە لە شعریش دەرچێ چێتە قەسیدەیەک بۆ نمونە بەڵام بە ڕۆژێک تەواویکە کامیان زیاتر نزیکترە جوانی شعر لەوایە کە ماندووتکە ئێستا من ئەڵێم هەر یەکێک لەم غەزەلانی من ئەم شعرانی من تەسەور کە بەقەر کوەرپەیەکم خۆشەوێت بۆ چکە هەر یەکە تام و چێژی خۆیدا بە من چۆن تۆ مناڵت هەیە کچەکە تامێکی هەیە کوڕەکە تامێکی هەیە کوڕە گەورەکە تامێکی هەیە کوڕە بچۆڵەکە تامێکی هەیە کچە بچکۆڵەکە تامێکی هەیە هەتا ئاگاتە کۆتایی شعریش وایە شاعیرەکە خۆی ئەتوانێت ئەو بایەخە بۆ شعری خۆی دانێ بە دوو شت یەکەم یاساکانی شعر هەمووی لەو شعریا کۆکاتەوانێ چکە شعر یاسایە چۆرچێوەی هەیە بناغەی هەیە ئەساسی هەیە مەسەلە ناوەڕۆکی هەیە سەروای هەیە ئەمە بەرگەی هەیە ئەمانە هەمووی لە شعرە ئەبێ کۆی کەیتەوانێ یەکەم شت کە تۆ ئەو شعرە کە ئەینووسیت یاخودکە بە من شعر هەبووە 2 دێڕ 3 دێڕم نووسیوە شەو لە سەر جێگا ئەو دێڕێکم بۆ هاتوو هەستاومە خزمەتی ئەو شعر نووسیوە یعنی ئێستا ڕەنگەیەکە بڵێ ئەی باشە بۆ شەو نوێژ بۆ شەو نوێژ هەڵاسم نوێژەکەم یعنی منە بێتە ڕێایی ئەمە باسی شعرەکەکە یعنی زۆر کا خێزام تێتی ئەوە بۆ سێڕەسی یعنی وەکو شتێک گومانێکشی کردووە تمە وەردانیش بەخوا ئەوە ئەنووسم بۆم هاتووە ئێستا شعر کە هات ئەو لاسەیە نێڵی بڕوە کە ڕووی نایەتەوە هەر بژێت سپاس کۆمنتێک بۆ هاتبوو فەرموو قەت بۆ شارێک بنووسی کەسێک بڵێ کاکسەر و ئەماڵی ڕێک بۆ من نووسراوە بەڵێ کاک هاشەمجان با بڵم چەمەجان چکە هەر بە چەمە پێتەڵم چەمەجانەزان چیە شعری ئێستا من قەنەعەتم وایە شعر دەسا و دەست نەکا شعر دڵاو دڵکە تۆ دیقەت بێ ئێستا زۆر لە شاعیرەکان چایان ماچەکەم لێرەوە دەستیان خۆش بێ دەستخۆشیان لێکەم شعریان نووسیوە کراوە بە گۆرانی بەڵام شعرەکە لە ئەساسە ئەرزشی نییە هونەرمەندەکەش کە ئیڵێ ئەگەر کۆمەڵی ڕکلام و ئافرەت و شتی لەگەڵ نەبێ خەڵتاقت نییە گوێ لێ بکرێ شعر ئەزای چی من کە کاتی جۆ لە گۆرانی ئەگرم تەسەور کە یەکەم شت کە جۆ لە گۆرانەکەگرم جۆ لە شعرەکەگرم ئەگە بزانم شعرەکە ئەو شعرەیە کە مێشکی خۆمی بۆ هیلاکەم یا کە ئەو کاتی بۆ بەخشم جوێی بۆگرم کە بزانم وایە ڕێک شعری ڕەسەن لە شعرێکە چۆن بڵێ شعر نەبێت چۆن جیاگرێتەوە بەچی جیاگرێت کاکاشم بە کەلیمەکانە کە تۆ جوێی لێگریت یعنی هەندێک وشە هەیە چۆنە لەی ڕیزکردنی وشەکانە شعرەکان بابە ئێستا هەمومان ئەوە ئەزانین وەرە تۆ بزانێت چێ هەیە لە عەدنان کەریم بێزار بێت لە بەجاد یحیای بێزار بێت لە مەسەلی تۆمەگەڕێتەوە بۆ کەلیماتەکان کەلیماتەکان کاکە ئەگە تۆ جۆ لە شعرەکانی جۆ لە گۆرانەکانی مەسەلی خالقی بگری زۆربەی زۆری ئینالی و ئیمەحویە وەفاییە جۆ لە مەسەل عەدنان کەریم بگری بە هەمان شێوە جۆ لە سامان عومەر بگری کە سامان عومەر هەچەند گەنجیلێکی تازێ بەڵام هەر کۆنە لە نەوەتەکانەوە سامانیش گۆرانی هەڵێ سامان عومەر و یا کامەرا عومەر یا بۆ دوێ بڵێن شعری ڕەسەن هەڵبژێن شعری دو هەڵبژێرن شعری ئەسا چۆنە خۆستا شعر چۆنە شعر هەیە کە یێتە سەر فەیسبووکەکە بۆ خۆی مردووە شتێک بڵێن ئەمە سەرۆ خەمباری بێتاقەت کردو مردووە شعر هەیە لە دوای ئەوەی کە مثلەن بابەتەکە بە سەریاچی ئەمرێ یعنی مهێڵە شعر بابە زنووی بینێتە ئێستا ئێمە زۆربەی زۆرمان گۆرانێکمان لەسەر لێوە دائیمەن مثلەن بۆ نەورۆز کە هەموو کە نەورۆز دێ هەمومان جۆ لەی حەسەن زیرەکە گرین ئەم شعرە هیچ چێ بوو بیرەبێت نییە بۆ چەند ساڵە بەبیری منەوە من 3 ساڵ تەمەنە 2 ساڵ تەمەنمە بێژ شعری ڕەقیبی دڵدارە ئەو خاوەنی حەڤە شعر بووە خۆ بۆ نیە تۆ کە زۆرە شعر نووسیتی تۆ شاعیری یا زۆر چوتە بەر کامێرە شاعیری ئەسڵەن شاعیر هەزانم هەتا ئێستا دووجا کامێرەی بینیەوە شعرەکانیشی زۆر زۆر بە قووەتێکی لەوانەی کە شعر بۆ زەکەریان نووسێت سەرکەوت جوانی شعر دەورە بینێ بۆ هونەرمەند بۆ هێوەرکردنەوەی دڵی خەڵک زۆر جوان دەست خۆش کاکسەر خۆشەویستان دەتوانن بە ژمارە تەلەفۆنەکانی 0 471 471 52 64
یاخود 1950 1970 85 35 یاخود 1970 75 پەیوەندیمان پێوە بکەن. ڤایبەرەکەمان ژمارە کۆڕەکەمان ڤایبەری هەیە، دەتوانن ئازیزانی دەرەوەی ناوەوەی وڵات پەیوەندیمان پێوە بکەن. بەڵێ بچینە لای شەریتنی کاکسەرەوە پێکمان بەسەر چاو گۆڕیتار هەروەڵا حەزم گۆڕیتارە ئەمان بێتە ناو گۆڕ کاکسەر گۆڕیتار و دانتیشتان بۆ خوێنەوە لەمان بەس بە ئەمە جارە بڕۆژتارە شاڕی مۆسیقای کاکە با بڕۆ. شعریەکەم زۆر جوان دەمجگل لەگەڵ مۆسیقا بەداخەوە هەندێک لە شاعرانمان هەن یعنی پێش مۆسیقاکە داتەوە چۆن لە شار و گۆرانی وایە کە تو لەگەڵ مۆسیقا نەتوانین تێگەڵەکەی هیچ تانی جۆگریش عزیزە دەستخۆشیتم. من خۆزگا حەمید عوسمان جووی لە سەکان بێ من کە کۆڕم هەبێت حەمیدی لێ بێ خەمم نیە زای چیە یعنی تر دەستم لێ بتیەکە ئەزانەکە ئاوێکی بۆ کەم تێگە هەر لە حرەکەم تێگە ئەو کەمانچەیە زۆربەی شاعران لە حەمید زۆر پیاوێکی حەمید لەگەڵ دوو سیدیم تەسجیل کردو هەردووکی حەمید بکردو حامد مۆسیقارێکی و کۆڕەکانیشم ئەکسەریەتی بە تایبەتی ناساندنی کتێبەکان هەردووکی حەمیدەمە. حامید کەمانەکەی قساکە بەڵێ پێ کەمانەکەی پڕە لە عەقڵە کەمانەکەی عەقڵە ئەیا بە تۆ هەشتەوە لەگەڵ حامیدا لە ناو ڕێکخراوە کارچەڵێکیمان کردووە من بەڵێن سەنگاوی کاکە ساڵن سەنگاوی بەڕێزت مامەسان بەڵێ آخر دوایینە کاکە یعنی ئەو پیاوە جوانکی بازیان نییە نانا ڕوا بکە حەمید وەکی سلێمان کوردستانە بە کوردەکەی یعنی سلێمانی یعنی هەرێم کاکە لە وڵاتی ئەرمینیا مۆسیقایەشەن خەڵک دەوری نانا حەمید گاڵتەی پێ ناکرێت شای ماچەکەم لێرەوە بەداخەوە حزۆری شینی بەداخەوە حەزوری نییە بەس کەمانچەکە هەیە کاکە گۆڕیتار بەناری قەت نەکەی یاڕەب گۆڕی تەنگ و تاری من تۆ کە بەخشندەی ئیلاهی ببەخشە ئەفکاری من بێدەسەڵات و زەلیلم نەیکەی ڕەحمێ بە حاڵم گۆڕستان هەموو کاس دەکا خودایە هاواری من تۆ کە خالقی مەخلوقی منی بەندەی بێنەوە سا ئەگەر تۆ داڵدەم نەدەی دەبێت چی بێ چاری من لە سێبەری عەرشی خۆتدا خوددا گەر پەنام نەدەی لە سێبەری عەرشی خۆتدا خوددا گەر پەنام نەدەی مەعلومە کە سزا دەخۆم چونکە لارە باری من زبانم لاڵەکەی یاڕەب زبانم لاڵەکەی یاڕەب بۆ جوابی مەئمورانت خۆ ناگرێ لە بەرزەبرت سادڵی بیعاری من لە ئێستاوە پەشیمانم هەتاکو ڕۆژی حیساب لە هەر تاوانێک کردومە ئەهد بێ بڕیاری من خۆفی ڕۆژی قیامەتت بە جۆرێک تا ساندومی کە بەدایم ناوت دێتە ناودڵ و سەرزاری من ئەی ئیلاهی نزای غەمبار لە تۆ هەر هیدایەتە ئەی ئیلاهی نزای غەمبار لە تۆ هەر هیدایەتە تۆ ژوا بکەی کە قوبوڵ بێ تۆبە و ئستغفاری من تۆ ژوا بکەی کە قوبوڵ بێ تۆبە و ئستغفاری من لە بۆ زکری خودا دایم دەبزوێنم لە بم هەردەم تا دڵ نەبێت بە دێوانە ئەو تەریقە نابێ بەردەم لە چاکەی ئیلاهی هەرگیز تەواو نابێ ئەمن شکرم تا لەسرم قەت لا نەدا لە کاری بەدفەڕم پەردەم سەری سوژدەم هەڵناگرم سەری سوژدەم هەڵناگرم هەتا مابێ یەک گوناهم بە نووری ئیمان ڕۆشنکەی سایاڕم ئەم دڵە بەردەم بە نووری ئیمان ڕۆشنکەی سایاڕم ئەم دڵە بەردەم
ناڵە و فغانم لێسوودا لە ڕۆژی قیامەت قوربان لە گێلوو نەفامی خۆمە گەر خۆم لە تاواندا وەردەم کە نەمبێت ڕوویەک لە ڕووتا یا ڕەب چلۆن ڕابوەستم پەرستنی تۆ مەطلەبە تا نەجاتم بێت لەم هەردەم پەرستنی تۆ مەطلەبە تا نەجاتم بێت لەم دەردەم پێم عەتاکەی سەبری ئەیوب بەڕێی کوفرا ڕێگا نەکەم نەبم بە بەندی زەمانە بە تەقلیدی عەقڵی سەردەم تەحزینم هەر بۆ تۆیە تەحزینم هەر بۆ تۆیە تا دەچمەوە نێو ئامێزی خاک ساقەت ڕیباو ساقەت ڕیا و ڕیبا ناکەم سەد کۆشتیشم بێتە بەردەم دەبێ لە نار بەردەم جەستەی شەیتان بە ئەستەغفیرۆڵڵا دەبێ لە نار بەردەم جەستەی شەیتان بە ئەستەغفیرۆڵڵا لە دڵ هەرچی پیسی هەیە بە سوبحانەڵایەک دەردەم دڵتەنگ ئەبێت و ناسرەوێ کە بێ فەرمانی تۆ دەکا دڵتەنگ دەبێت و ناسرەوێ کە بێ فەرمانی تۆ دەکا شەرمە بۆ من کە خاوەنی ئەم خودا پاک و بێگەردەم ئیلاهی تۆ قەت نەیبیسێنی ئیلاهی تۆ قەت نەیسێنی لە غەمبار هەست و کەماڵی پەرۆشی بکەی بۆ ئەبەد کە ناوی تۆی بێتە سەردەم نیازی دنیا بۆ نیازی دنیای دووکەڵ و خەمبار بۆ نیازی دنیای دووکەڵ و خەمبار گەڕام چەند شارە عەوداڵ و بێ شەوانی ژینم بە تارای ڕەشت بوو باخی بەرینم هەروە لە دەست چوو تەمەنی جوانیم بوو بە ژەهری مار زۆر کاریگەر بوو لای منی هەژار ئێستاکە مەلول ئەڵێ هەتی و نەزان و نەفام باوک نەدی و خێرخوازان بۆ خوا بەخێوم دەکەن بە هەر حاڵێک بێ ژیان دەبێت کاکسەر زۆر بەخێرکاتەوە دەست خۆش سپاسان دەکەم یخوا دەست خۆش بە ئەو شعرە زۆر زۆر جوانە ئەو شعرە کەیف و حاڵی لەگەڵا یعنی بەڕاستی و من کە خۆم ئەی خوێنمەوە گیانم چۆرکەی پیادێ چکە هەستەکەم لە شۆ هەڵقوڵاوە پەیوەندی تۆ لە نێوان لەگەڵ تەکیە پەیوەندی تۆ لەگەڵ ئەو بابەی دینە بابی عیرفانیەت چۆنە من وەکو ئەرزم کردی پەیوەندی شخصی خۆت مەبەسم ئەم شعرە کە بەو قوڵایە نووسرا بێت چوبیتە خەڵوەتێکی خۆتەوە وەکو تەنیایی خۆم ئەوم کردووە یعنی زۆر کات لە تەنیاییدا بیرم لەوە کردێتەوە کە مثلەن ئەم ژیانەی کە ئێمەی تیایی کە بیرم کردێتەوە پێشەوایەکی جیهان هەردوو جیهان چکە ئەو لەو لاشە پێشەوایە درۆت لەو لاشە پێشەوایە و لێرە شەر پێشەوا بوو ئێستا شەروشەی ئەو پێشەوایە کاریگەرە لەسەر ئێمە کە ژیان بۆ ئەو نەما کە دنیا بۆ ئەو نەما ئەن ئێمە چین ئێمە چین ئێمە چین تا مەسەلەن کۆمەڵە شتەیە کە مخالفەی دین بکەین یاخود تێکەڵی دین نەبین یاخود شتە جوانەکانی دین نەخینە بە چاوی خەڵک بەخێر بێتە خۆش بێگومان ئەو قسە و ڕاز و هەستانی بەڕێزت فەرمو 100% وایە و دەست و چاوی بەڕێزت خۆش بێ یا ڕەبی هەر هەبیت و بەخۆت و بەخامەکەتەوە بۆ خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام بە شەڕە جوانانەتەوە کاکسەرۆر خاوەنی چەند بەرهەمە چەند بەرهەمی شعریە یا خۆت چەند دیوانی وەکو دیوان یەک دیوان بەڵام نامیرکەیەکشم نووسی چەمەژان ئاگادارە لە ساڵی 2012 بە ناوی بافرمێسەکان نەبن بە خوێن هەڵبەتە ئەو ئەشکیانە ئەو دوو کتێبە 7 ساڵی بین بوو بنویسم دەمێکە قسە لەسەر ئەو بکەم ئەزانی بۆ شاعیران چی جوانە بۆ شاعیرانەوە جوان نییە تۆ مەسەلەن هەموو ساڵێک کتێبێ دەرکەی قەینا 3-4 ساڵ بۆسی دوانی ژەرکەی بارحاڵ کە یەک ڕۆژە یەک کاتە یەک ساتە بەڵام تۆ ناکرێت لە مودەی ساڵێکا 4 کتێب یا 2 کتێب یا هەموو ساڵە کتێبێک ئەمە بەجددی من هەستەکەم شێواندنی دنیای شعرە کاک سەرۆر لەنێو ئەم دنیای شعر و جوانیەدا بێکۆمە چەندین کۆڕ بەڕێستە بیم لە ناو کۆڕەکانە یا دەورێکی خۆش شتێکی خۆش کە بێرت بێ
بەڕێزت سەفەری هەولێر و لای مامۆسافەری دوو عەبدوڵڵا لێرە خۆشەویستیمانەیە بووی شتێکی خۆشە گەر بیرت بێ بۆمان میگەڕێتەوە پێشکەش بە بێرەران و بیسەرانی گەڕێن میدیای خۆشەویستی بکەیت حتمما شتی خۆش و ناخۆشش لێ بەسەر هاتووە بۆ ناخۆشەکان ئاگادارم ناخۆشەکان باس ناکەین لێرە باشە شتێکی خۆشمان بۆ بگەڕیت واللهی کاک هاشم طبعا ژیان ئەوەی کە بەجێهێڵی ڕابردوو یادگاریە جا یادگاری خۆش و ناخۆش هەر تاڵە بەڵە بەڵ قسێکی ژێ ئەڵە یادگاریەکان ئەوەن کە لە دەرگای بیرچوونەوە ئەدەن ئێمە زەمانێکە من لەگەڵ جەناب تا و لەگەڵ دنیای ئەدەبا ئاشنایەتی و تێکەڵبوونێکی ئەو تۆمان هەبووە لە هەر شوێنێک کۆڕ هەبوو بێ ئێمە لێوێ بووینە بەڵام ئێستا بەداخەوە من زۆر لە هاوڕێیانم لێرەوە چاوی جەزا شەخانی ماچەکەم کە نەمتوانی دەیش کۆرەچە ئامادە بم هەڵبەتە ئوزرێکی شەرعیم هەبووە کە من نەمتوانی بە دەنا من بۆ مەسە جەزا لەسەر پێی ئەوەستە هەڵبەتە دانابوو محەممەد نادم وتم وعد بێ مامۆستا جەزا ڕەنگە لێمان تۆڕێ بەڵام من داوەتێکیەکەم بەشکم ئاش بێتەوە ڕێکی خەیر بە دڵنیا چۆ جێبەجێکردن بە دڵنیایەوە هەڵبەتە یادگارەکان چۆنن کاگاشم یا یارە خۆشەکان ئەوەی مەسەر ئێمە چوونە بۆ شوێنێک جارێکان بۆ کۆڕێک بوو لە ئەم لە سوورەکە بوو من تاوان بە سیاری خۆم چوم لێ لەپە لەپەلی خۆم و لەوەی کە مەسەلەمتیان حاضر و حاضر بوو کەشتم و گەشتمەوەی سێکم وەرەقەکانم لێ ناوی شارەکەم منیش ئەوسان پێشەشکارەکە بزانم تەنیا بوو بزانم ڕێزمان بەگوێ سپارەتم چەندێکی ماوەتی 20 دقیقە منیش لە هەواری تازم بۆ 20 دقیقە فریاکەەوە هاتمە دەرەوە ساری خۆشم پێ لە بێ پەلەپەلیا بیرەوە بە تەکسی ڕۆشتم چون بە تەکسی ڕۆشتم دوایت خۆ باش خۆم ساری خۆم پێ بووە چون کتێب وەرەقانم هێناو هاتمە بەس باش یعنی کە هاتمەوە تقریبا دەستی پێکە بەڵە وە بزەم جەنابی شەهر لێ سەرەر سەفەرێکی کە پیشمان کرد کاتی خۆی ئەوەی کە چوین بۆ کاگاشم ئێوێ باسی ئەو سەفەرە بکەیت ئەو سەفەرە چۆن بوو من شۆفێری پاسەکە بووین تەبە من ناترسام چەمەش بەخوا ناترسا چەمەجان هەمیشە هەوڵێدا بگاتە پێشمەرگەکان و گوڵیان تەسلیمکەین و ئاڵایان بێنی و تاکو و تەرجیعیان کەین بڵێ هەر ئێوە نین بۆ خەمی ئەم نیشتیمانە بەداخەوە بڵێ ئێمەش کەوەکو بە قەڵەمەکەمان نەتوانین مەسەلەن ببین بە فاکتەرێک زیاتر ئێوە هەوڵ بدەن هەڵبەتە ڕۆژە ئێمە چوونی ئێمە بۆ ئەوێ تەقە دەستی پێکرد شەر دەستی پێکرد هەر برا پێشمەرگەکان پیان وتیان مەڕۆن لە عەبدوڵڵا مەلا عەبدوڵڵا لە مەلا عەبدوڵڵا شەڕە ئەوە بڕن ئاوە بڕن منیش دوای ساری پێمەکە کەوتوم هاوارەکەم پشتی پێمەکە بۆ تێکاکە بگەڕەوە بۆ ناو جەفەکاجێ دیسە پێشمان گوتە بە خۆڵەکەهاتن ناو کردوکەوە ڕێگەکەشمان لە تێک چوو نزیکەی 20 دقیقە خولایەوە خۆ ئاگادار 20 دقیقە مەسوڕاینەوە تا هاتوون ناوی کەرکووک نەمانزانی کاکە مەلا عەبدوڵڵا لە چۆ کەرکووک لە چۆ چەقەی 20 دقیقە 25 دقیقە ڕێگایە بە من دڵنیام کاگاشم سەرەتی نا کاکاشم نا کاکاشم چۆن بوو شتەکان بە ئەو بوو مەسەلەن ئاڵا و شتەکان لەگە کاک زرنگە کاک زرنگ وەکو ڕێخەری سکرتێری ڕێکخراوەکە کاگاشم بەڵێ کە گۆفماکەمە بۆ گۆفە لە دوورەوە بەڵێ ئازێدا ئاچەکان گۆفە و بەڵام زرنگ و کاگاشم پەنەکە گۆفەگیان ئێمەش ئەندامی باڵا بوون لەو ڕێکخراوە سپاسیانەکەم بەداخەوە دوای ڕێکخراوەکە بوو بە کۆمەڵە مناڵ و مەزنێتن بازمە هاتنی دەرەوە هەر نەماشکر الحەمدولillah دوای کاگۆبە زانم ئێستا گرنگەوە بۆ خزمەتێکی باش و جوان کرا بەخوا تا ڕێکخراوە هەبوو لە سلێمانیا تەسەوەر کە خەڵکی هەولێریش یعنی مەسەلەن حەزیان بۆ ڕێکخراوە بوو کە بێن کۆڕکەن خزمەتێکی زۆر باشێ کرد لێرەوە چای گۆڤە ماچەکەم چکە گۆڤە بەڕاستی ئەدەب دۆست بوو و شعری خۆشەویست و شاعریشی خزمەتە کرد بەجددی یادی بەخێر کاکسەر لەگەڵ تا پڕپڕین لە یادەوەری بەڕاستی ینی هەراوە تەماشاتەکە دنیا هێشتم گیرەکەوێتەوە جوانی ئێمە ئەوەیە تا دەکەی ئێستا لەگەڵ چەمەیە ئێمە مثلەن بۆ ساتێکیش زویر نەبووین یعنی زای چی ئێستا من زۆر هاوڕێک مەسەر زویرە من ئەوەی کە زۆر خۆشم ئەوێت لە هاوڕێیانی فەیسبوک و کەناسی و بن هەچەندە من شەمە چوومەتە ماڵی هاتووتە ماڵی شڕدانت چوومەتە ماڵی کاگاشم یعنی وەکو ماڵی خۆم کاگاشم هاتووتە ماڵی ئێمە بە هەماشەوە ئەوەی کە خۆشم ویستوێ هەموو هاوڕێیانم خۆشەی بەعام بەڵام ئەمە دەرەجە یەک و وەسلەن لە سلێمانی و لە هەولێریش کاک فەریدون عەبدوڵڵا پیاوێکی جوان شاعریکی ئازیز تێگەشت و زۆر چەند میوانداری بەرنامەکەشمان کرد لە ڕابردەوە بەڵام بەداخەوە بەهۆی ڕێگا دوورەکە نەیتوانین خۆشەویستیمان بۆ ئینشەڵا هەر کاتێوە پێ بکرێ ئێمە خۆشەویستە زۆر بەڕێزە زۆر بە تاکید خۆشەویستە فەریدون بەشی ساخت من بەرنامەکە جێ بێڵم بۆتان نەوەڵاو هاتینە لای تۆ هەردووکمان دەڕێک بێتەوە یەکسەر زۆر باشە ئەتەوێت لە ناو
تەکسەکان تا چی بگەێنی هەر ئەتەوێ هەستێکی شاعیرانی خۆتە دەیبڕێ یا پەیامێکت هەیە پەیامەکەم ئەوەیە لەو شعرانەی من کە ئەگەر من ناڵم شعرەکانی من هەموو متەکاملن چکە ئەوەی کە نووسرا بێت و لەسەر خامە بێ متەکامل بێت تەنیا قورئانە بەڵام ئەتوانم بڵێم جێگای خۆی کردوێتەوە لە ناو دنیای شعرە ناڵێم ئەدەب چکە ئەدەب گەورەتر لە شعر ئەدەب شعری دروست کردووە بەڵام ویستومە هەموو کاتێک لە ڕێی شعرەکانمەوە خەڵکانێک بانگەشتکەم بۆش نووسینی شعر چ شعرەکانم ئەوینی بێ و چه شعرەکانم مەسەلەن دینی بێ یعنی ویستومە لە ڕێی نووسینەکانمەوە زۆر بەزەقی دامناوە بۆی کە تێبگەن هەرچەندە بە سپاسی شەوای لێم زۆر لە ئازیزان و هاوڕێیانی نووسەر کە ئێستا شتیان نووسیوە هاوکاریم کردووە و داواشیان کردووە و داواکەشیان ڕەت نەکردوێتەوانێ بە چه جۆرە هاوکاری مەسەلەن داوایان کردووە ئەوە چۆن چاکیکەین ئەم شارە لێ ڕازی یاخود ئەم شارە چۆنە یا شارە غەڵەتەکانی لە چیایە ڕاستەکانم پێوتووە و هەڵەکانیشم پێوتووە کەواتە توانیوتە وەکو قوتابخانێکی بچووک تەلەبەی لە دوای خۆت پێ حەدم نییە بڵم مامۆستام بەڵام توانیمە هەڵەکانیان بۆ ڕاستکەمەوە چکە هێشتا نە بە مامۆستا بەو تۆمەحەش نی بە مامۆستا بەڵام ئەتوانم شعرەکانم ڕاستی ئەو گەواییە بن کە ئەوانی سەر پێغەمبەر ئایا شعرن یان نە چکە من ناتوانم دەر بە خۆمە بێنم کە شاعرم و ناشتوانم بڵم مامۆستام هەبووە کەسێک نووسراوێکی هێنابێ بۆ تۆ تەنها نووسراوێک بوو بێ تۆ لەبەر حرمەتی کەسەکە دڵت نەهات بێ پێی بڵێ کە ئەمە تەنها نووسراوێکە و دقێکی شعر و ئەدەبی نییە بەڵێ من ڕازگۆم لەگە شعرە لەگەڵ هەموو شتێکا درۆکەم لەگە شعرە درۆ ناکەم زۆر کاتیش لە کۆمنتە ڕەنگە قسەکەمی کۆمنتەکە منی بەڕاق وەرگرتنی بەڵام هاتۆتە چات توێتی ئەزانم غەڵەتی تایە بەس خۆزگەلێ پێت نەوتمە وتمە کاکە من دەجار پێم وتیت ئێتۆ کە هەر چەوە ئەڕۆی مەزبورم لێت پێت بڵام تا بیتەوە دەرگاکەی نهێنی خۆمان کاکە ئەمە کە تۆ نووسیتە ڕاستت لای تۆ شعرە بەس ئەگە بێ بە من بڵێ وڵای ئەوە شعر نییە لە کێشەوە لە ڕووی ناوەرۆکەوە لە ڕووی سەرواوە ئەمانەت هەڵی هەیە باشە هەموو کەسێک کە خەمێک لە دڵیا بێت ئازارێکی هەبێ ئەتوانێت بنووسێ و نایی بنێ شعر نایی بنێ قەنەعاتم بەوە نییە من ئەگە نەتوانم کە شتێک بنووسم ناتوانم چم شعر بریندارکەم چکە شعر دەرمانە بۆ برین تۆ خۆت برینە دەبێ و شعر بریندارکەی فەوتەی ئەبێ کە نەوتوانی شتێک بنووسی هانا بۆ شعرێکی جوان شعر دەرمانە شاعر چییە؟ شاعر طبە دکتۆرە عیلاجەکەت بۆ نووسێ ئێمە نووسین ئەم دەوایە بۆ تۆ چاک خۆ دکتۆر ینی لە خۆیەوە ناچێت عیلاجت باتێت تا وەکوڵێ دوێنێ چوون بۆ لای پزیشکەیە وتم دڵم هیچ لێ نادە سەیری کردم پێش پشکێنین وتی خۆت لە عەشەقدات وتم ئاخر چۆن نەزانی من باشە بم کە واز بێنم وتی تۆ ئەگەر دەردەدمە شەهادەکەمە دڕێنم یاتی بەخێر جا ئەو شعرەی خوێندوەوە لە قۆڕەکانە بڵێن ماشەڵڵا بە چە حەماسەتی خوێندووە هەر وەرەقەکەی دڕا وەرەقەم دڕان وەلا مەڕەدانی نەبوو هەر وەرەقەکەم دڕان ینی وەرە چوومە ناو شعرەکە دڕا زۆر بە حەماسە پێم من بە ڤیدۆ لامە ئەو لای من خۆشم لام بەسەر نازەم کە تۆ چۆ ڤیدۆیە زۆر یادی بەخێر وەلا مەڕەدانی نەخوێنمانەوە کاتی شەردا عەجب ڕاستکە ما بەسا سەر کاتوان بەرەو کۆتاییە چێمە پرسیارێتی چماوە تۆ کاک ڕێباز شتێکی ئامادە کردو بۆ ئێمە دواتر چێنە لای قرباني ناوي
ئەندامی تۆیە مێردێدارەقی ئەندامی تۆیە بۆیە پەسەندە ئەو ڕەنگ و بۆیە پەسەندە ئەو ڕەنگ و بۆیە خۆشەویست خۆش دەستەکانت بزیان دەست خۆش خۆش بەوە سرودە جوانانە بۆمان هەڵە بشێری سڵاو بە مامۆستان وەرقەرە داخی بۆ ئاوازە جوانانەی هەڵی بشاردەوە دەستخۆشیمان هەیە و هیوای سەرکەوتنی هەمیشەیمان هەیە بۆی فەرموخاتێک پرسیار ماوە بەڵام لەبەرەوەی کاتەکەمان بەرەو کۆتاییەتی ئەگە پرسیارێکی زەرور ماوە با جوابتان بەمەوە ئەگە زەروریش نییە ئاساییە خۆت پێت خۆش بێ باسی چی بکەی شتێک هەبێ کە مابێ ئێمە لە خزمەتی تۆیان پێش چۆنە من کە ئێمە بەردەم بینەرەوە هیچ پرسیارێکم لە مێشکان نییە بەس ئامادەم وەڵام بمەوە ئەوەی کە لە مێشکیم نایە وتەکانی ئێوەی وەڵامتان بمەوە بەس ئەوەنداڵێم لێرەوە وەکو پەیامێک بۆ تەواوی ئەو شاعیرانەی کە نوێن ئەو شاعیرانەی کە ئایانەوێ بنووسن تکان لێ یەکەم پێش ئەوەی خۆیان بدۆزنەوە با شعر بدۆزنەوە هەتا شعر نەدۆزیتەوە خۆت نادۆزیتەوە چکە شعر تۆ ئەو کەسی کە پێتەوە دێ شاعر تۆ جارێ بێ خۆت دەرخەی هەوڵ بۆ ناوبانگی خۆت دەرخەی ئەمە هەڵەیە تێگەی وەکو چۆن بازرگانێکی فاشلیت وەکو تۆ بڵێ ئاچەم شتە هێنم بەڵام ئایا چەند بەدەستەوەی دەست ئەو ڕێگایانە چین کاکسەرۆی ئەو ڕێگایانن زیاتر خوێندنەوەی بابەتە شخێنەوەی بەردەوام خوێندنەوە و مەسەلەن ئێستا هەچەند خوێندنەوە کەمتر بووە خەڵک گوێیەگرێ لە یوتیوبەوە گوێ لە شاعیرەکان بگرن مەسەلەن پەلە نەکردن لە نووسینە تۆ هەموو هەفتەیەک دوو پۆست پۆستکەی با بەخۆ نەزیفی شعر بەر نەبووە بەجددی یعنی قەچێکە لە باینکە با دوو شعر تۆ کە تازەی بامانگی دوو شعر بوو پۆستکەی سێ شعر زۆربوونی نووسینی شعر زەرەرە لە چۆنە لە تێکدانی شعرەکانت بۆ وشەکان دووبارە ئەبنەوە یعنی با هەوڵ بدە کەم پوخت خۆ بۆ نیت ئەگەر هەموو شعرێکی پۆست دەکەیت تۆ شاعری نا ئەوە تا من نزیکەی مانگێکە بێ پۆستەکەم نەکردووە یعنی کە پێی وتی لێ شعر جاجا کۆنەکانی خۆم هەڵە دەمەوە ئەیکەمەوە سەری گەرمیانەکەیتەوە مەسەلەن ئێستا خەڵکی وازانیەکین جان لە شارە کۆنەکانی خۆت پەشیمانیت نه لەبەروی بوو بە ئەزمون مادەم نوێیە کاتەوە نازۆریشی بەڵەوە شعرە کۆنەکانم کە لە 2009 2001 تا 2003 هەتا 2010 بوون بە پیلەکانەیەک بۆ سەرکەوتنی سەبەرخەم بە پلانی تازەی شاری چییە؟ ڕاستی من لە نووسینی ڕۆمانێکا بووم بەڵام بەداخەوە ڕۆمانەکەم هەتا ئێستا ئەوەی کە نووسی بووم نازم کۆتۆ چۆڵ ئەوەی ڕاستی بێ حەزم لە کتێبێکی بڵین دینیە بە تایبەت هەمووی شارایەکانت عرفانی کاتە بام چینە لای کۆتا بەرهەمەت پێشکەشمان بکەیت هەڵبەت بۆ ئەم مانگە پیرۆزە ئەم مانگە پڕشکۆیە کە ئێمە یەکەم جار بە وەسفی ڕەمەزانمان کرد توانیتمان ئەو حورمەتی بگرین الحەمدولیلا کە ئێمە لێرە تەنیا ڕێز لە ڕەمەزان و دین و گەورەی خوا و ڕۆژە پیرۆزەکانی ڕەمەزان بگرین بە دەقەکانمان ئەلبەتە ئێمە خۆ دەقیقەشمان هەیە و دەیان و سەدان و شعرمان هەیە کە مەسەلەن هەشە من شعرەکانم بەڕاستی هەمی باڵاپۆشیە نەک بڵمانی شعرێکم نییە مەسەلەن وابێ کە بینەر یا خوێنەر بێزار کات بە شتێکی داپۆشراو کردومە هەموو کاتێک ئەوەشمان پێ بەڵام دیارە وا پێویستەکەەوە ئیجابەکە کە بەدینی پێشمان خۆشەفەتیشە لە خزمەتان بەدڵەوە هەم شارێزە سەر قیامەت و حەشر کاکە ڕێبازی خۆشەویستی بە مۆسیقا هەڵکارمان
بەس پێش شەوی بچیتە لای شێعرەکە سەروەر وشەی عەرەبی زۆرە بینم لە شێعرەکانتان بۆچی هەوڵ نادرێت لە شوێنی ئەو عەرەبیان وشەی کوردی ئایا فەرهەنگی کوردی هەژارەیان چی کاک هاشم فەرهەنگی کوردی ڕاستە بەس هەندێک کات هەیە تۆ وشەیەکت پێویستە لە کوردیا ئەو وشەیە نییە بۆ قافیەکەت زۆر هەوڵەدەی نییە یا بێت تەواوی شعرەکە بگۆڕی یا ئەوەیە ڕێستان فەرهەنگ دەخوێننەوە کاک هاشم بڵم ئەبێ بەدرۆ بڵم نەهانێ بەدرۆ بەڵام من زیاتر جۆ لە شعرە کلاسیکانەکەم بەڵام بۆ استفادەشم لێ کردووە. بۆ هیوایی بەڕێستان ئیش لەسەرەوە بکەن بەڵێ فارسیە عەرەبیە و تورکیشی تایە بەڵام لە ئێستا هەندێک شاعیرمان هەن کە کلاسیک دەنووسن توانویانە خۆیان لەوە دەرباسکەن بە فەرهەنگی منیش لەو هەوڵەیان فەرهەنگی کوردی دەوڵەمەند چونکە بەڕاستی ئەمە دوجار ئەبێ بە تایبەتی شاعیرەکانمان زۆر بە تایبەت ئیش لەسەر ئەوە ڕێچکێکی جوانە ئەوە چرخانێکی جوانی شەبێت ئەگە بکرێ هەرچەندە ئێمە گەوە بکەین ڕەنگە بۆ مامۆستایانی کۆنمان بڵێن ئێمە ئەومان کردو بەڵام ئەو کاتە ئیجاب بۆ ئەوان بیکەن بە عەرەبی و فارسی و توجێ چونکە نالی و مەحوی ئەمانە زۆربەی زۆری وڵاتان گەڕاون بەڵام ئێمە هەر لە کوردستانین بەڵام کێشەکەمانەوەیە مامۆستا من پێم وابێ وەرچەرخانێکی باشە زمانی کوردی دڵسۆزی نییە دڵسۆزی نییە یعنی بۆ ناگرێون باسی مامۆستا ژان مکریانیکەن هەنبانە بۆرینەیە کردووە ئەوەکو شخصی خۆی لە تاکە کردێتی بەڵام ئێمە دەستگایەکمان نییە تاوەکو خەمی زمانەکەی هەیە بۆیە بەڕاستی دەکەم بە ڕێزشان لە ڕێ خۆتان وەکو قەڵەمەکەی خۆتان هەوڵە دەین ئێمە هەوڵە دەین ئینشاءالله هەوڵە دەین فەرموو مامۆستا گیان قیامەت و حەشرم لە خۆم خەم و لە دڵ ئێش و لە ڕۆژگاریش پەشیمانم لە خۆفی قیامەت دایم لە هەوڵی چڕی ئیمانم بەندەیەکی سەرە ڕۆم و سرم تەواو لێ شێواوە لەم گەردوونە بەرینەدا بێ ئەدرەس و ناونیشانم دڵ سوکنایی نایە یا ڕەب گەر بە دەرمانێ تۆ نەکەی ساڕێژی ئەمن چۆن بژیم کە بەم چەشنە پەرێشانم لازمە کە لێت نزیک بم دووری لە تۆ سوچی خۆمە بەهانام وەرە ئیلاهی بەندەیەکی سەرگەردانم لازمە کە لێت نزیک بم دووری لە تۆ سوچی خۆمە بەهانام وەرە ئیلاهی بەندەیەکی سەرگەردانم هەک بەم پڕە لە گوناه و شەرمەزاری بارەگاتم هەک بەم پڕە لە گوناح و شەرمەزاری بارەگاتم کەرەم کە پێم ئەتۆ لوتفێ ئەی خالقی میهرەبانم کۆڵم بەتاڵ لە چاکەدا و قورسە لە بێ فەرمانیتدا کۆڵم بەتاڵ لە چاکەدا و قورسە لە بێ فەرمانیدا بە جۆرێ ترس داگرتوم کە وشک ناکە چاوانم دژوارە ڕۆژی مەحشەرت ئەستەمە پردی سیڕاتت دژوارە ڕۆژی مەحشەرت ئەستەمە پردی سیڕاتت لە جێژاوی قیامەتدا شپرزە و دەستەوەستانم لە دۆزەخدا نوغڕۆی نەکەی کە ئێستا غەمبار دەڵێ لە دۆزەخدا نوغڕۆی نەکەی کە ئێستا کە غەمبار دەڵێ تاالبی ویساڵی تۆم و دژی ئەفعالی شەیتانم تاالبی ویساڵی تۆم و دشی ئەفعالی شەیتانم دشی ئەفعالی شەیتانم چاوەکە بێکارشجار شعرێکی عێرفانی نەبەست پێنجوێنێ لێرەوە سڵاوان هەیەەوەی چای ماچەکەم مامەسا نەبەزیش مامۆستایکی بەتوانایە و زۆرم خۆشە بێت بەڵام ئێمە ئەم هەموو خۆشەویستیان بێتی لێ کەچی یەکریش نبینی فەیسبوک بەخوا لە فەیسبوک شەوە کەمتر قسەکەین نازانم و کار چییە لایک و کۆمنتێک وای لێ هاتۆ ئیسە بوو بە سڵاو و چۆن چاکی و سەردان
لایکێکەکەی پێ دوایە ئیتر بینیوتە قسەت لەگەڵ کرد بەتەشیت ئینشاءالله هەرواشە بێت هیوادار بابێ ئیشەڵا وا نابێ ئیشەڵا سەردانەکان سەردانەکە ئەەکەی ئەڵە بەڵام هیواداری بۆ ژوەری گرێ بە پێی مەجان و مەشغوڵەکەی خۆشمان ئەوی ژواری وە چقین دەسەڵاتمان جاری لە ماڵی خۆمان میوانم هەر لە ماڵی خۆمان جاریوان میوانم مەڕۆکە لەم ئیشم ێڕۆ چامان لێنە هەڵا چاکە خۆ چاوەڕۆڵی مامۆستاگیان دوایین پەیامت بگەیەنی بە بینەدان و بستران لێرەوە سپاسی سەرجەم شاعیران و ئەدەبدۆستان و هەموو ئەوانی کە خولیای شعریان هەیە هیوادارم بە ڕێچکەیەکی جوان بە هێمنی و بەهادیئی لەسەر شعر بڕۆن و هەوڵ بدەن لە بنەتێکدانی شعر بە جوانی شعر و سڵاوی تایبەتیم بۆ سەرجەم ڕاگەیاندەکان و سۆسیال میدیاکان هەیە کە زیاتر ئاگایان لە ئەو کەسانە بێت کە ون بوونە لە ناو دنیای ئەدەبە بۆیان بگەڕن بیدۆزنەوە خەڵکمان هەیە زۆر شتی باشیان پێە و لە ڕێی کەناڵەکە ئێوەشەوە سپاسی تەواوی ئەو کەساناکەم کە شعریان خۆشەوێت کە شعر دۆستن و بۆ جەنابەت و خاتوونەکە ئەمڕۆ بە خزمەتی گەشتوم آخر تێبینیت لەسەر گوڵشەنی شعر چییە؟ من پێم وابێ گڵشەنی شعر خۆی ماناکەی خۆی لە خۆی هەموو شتێکی کۆ کردوێتەوە پێم وابێ هیچ کۆمێتێکی ئەوم نییە کە خراپ بێ تەنیا دەستان خۆش بە هیوادارم پەرە بسەنێت برەوی زیاتری پێ بدەن و بەرنامەی جوانتر و باشتر و چاکتر بەس منیش داوەتکەنەوە بێگومان لە خزمەتتا بێمە خۆشحاڵەمێن بێگومان دەستەکانت خۆش بێ مادوومان کردی سپاس بۆ تۆ کاگاشم سپاس بۆ کاگڕێباز کۆشەویستان تا پێنجشەمەی داهاتوو لە گوڵشەنی شەعر بە ئێوەی ئازی شاد دەبینەوە خواتان لەگەڵ خۆتان لەدڵ خواتان لەگەڵ